گفتوگۆ و قسە و باسەکەم لەسەر یەکێک لە بەرهەمە هەرە تایبەت و جوانەکان کە لە ئێستاە پێشکەش بە کتێبخانەی کوردی کراوە، ئەویش کتێبی سنووقە بۆراقەکەی دایکمە. بێگومان ئەم کتێبە کۆکراوەی چیرۆکی ساڵی 1970 تاوەکو ساڵی 2020 وەلایەن زۆر بەڕێز نووسەر فواد محەممەد ئەمین سەراجەوە. بێگومان کتێبەکە نووسراوەتەوەی بەرهەمەکانیش کۆکراوەتەوە بە خۆشحاڵیەوە لە ڕێی کۆڕێکەوە تەواوی ئەم کۆبەرهەمانە نمایش کران و گفتوگۆش لەسەر کتێبەکە کرا. قسە باسەکەم لەسەر تەواوی کتێبەکە وەروە چیرۆکەکانی نێو کتێبەکە و وەروە مێژووی نووسینی چیرۆکەکانیش لەگەڵ زۆر بەڕێز کاک فواد محەممەد ئەمین سەراج کە بەڕێزیان نووسەر و چیرۆک نووسن. مامۆستاگیان سڵاو لێبێ، زۆر بەخێر سپاس دەکەم بژین سەرکەوتوو بن. زۆر سپاس بەخێر. مامۆستا سنووقە بۆراقەکەی دایکم بیرۆکەکەی چۆن بوو کە لە ساڵی 1970 تۆ چیرۆکە نووسیتاوەکو ئێستا هەمویان کۆ بکەیتەوە و بکەیتە کۆبەرهەمێک و پێشکەش بە کتێبخانەی کوردی بکەیت؟ ئەگەر بیرکردنەوە بگەڕێنە سەر ئەو چیرۆکە یا هەموو چیرۆکان باسکەم یا کایی نووسینم لە ناو ئەدەبی کوردیە. من لە سەرەتای هەفتاکانەوە تو ئەمرم لە 68ەوە من ئەنووسم وەکو گەنجێک خەریکی ئەدەبیات بووم. لە پێشا کۆمەڵی پەخشانم نووسی کە چاپم کرد بە ناوی گوڵی هیواوە و دوا بە دوایەوە دەستم کرد بە چیرۆک نووسین. یەکەم چیرۆکی ناوی ئاوازێکی دوورە کە ئەو چیرۆکەم نووسی دوایی لەگەڵ مامۆستا ڕەوف حەسەن و مامۆستا سەلامەنیا خوالیان خۆش بێ چەکەرەمان دەرکرد. من بە 4 چیرۆک بەشداریم تیا کرد کە یەکیان دیاری ئەم جارانە کە دەنگیایەوە سەردەما کە باسی و پۆلیسانە ئەکران نەفیەکرێن بۆ جنوب و دوای خێزانێکی کوردی کۆنتاکە کاگا عەرەبەکانە و ئەمان لێرە تاڵانی و شتەکەن و لە ئاخریا جەنازەکەیان بۆ چێتەوە وەکو لە ڕاپەڕین شتابینیمان چکەمان تاڵانیانە کشتیانە کرد. ئافتەتەکەش فێری زمانیەوان کەمێ بوو دوای مردەکەی پێڵەڵێ خەمر نەبێ ئەم دیاری ئەم جارەشیان نەبینی ئەو بوو جەنازەکەی بێتەوە و لە پێناویەوەدا نەژیا و شیرۆکێ بوو کەتیا بوو لەگەر شێوێ لە خولە شێوێ لە خولە چیرۆکێکی ئەتوانین بڵێن ڕۆمانسیە، چیرۆکێکە واقعەتی دڵاری و عشقۆوانەی تایە، بەڵام لە ئاخریا بە تراژیدیایە کە ئەکەوێتەوانەیە کە شێوێک لە خولە بووین ساڵی 72 کوڕێک لەگەڵمانە دانیش کە جێڕایەوە من زۆر کاریگەری تێکردم ئەوە بوو ئەو چیرۆکەشم ئەلیان نووسی وە چیرۆکی ژیانی پێشمەرگایەتی تیا کە کۆمەڵێ جاش و ئەسکەر و ئەوانە پەلاماری ئاوایی یەگەیەن لە ئاخریا خەڵکە دیفاعەکە. لە ساڵی 1970ەوە بە بڵێن چیرۆک نووسیوە یەکەم چیرۆکی خۆت تا ساڵی 2020 کەم چیرۆکەیان زۆر لە لای مامۆستا خۆشەویستە بە بڵێن چیرۆکێکە کە بەردەوام تاوای وشەکانی تاوای چیرۆکەکەی هەمیشە لەبەر چاو لەگەڵ تا ژیاوە. بەرەمەکانی خۆم وەک فەرزەندەکانم خۆشەوێ ینی دیارە چونکە هەمویانت لەبەرە مامۆستا تاوای چیرۆکەکانی پەشێوتی خۆمە چیرۆکی لەبەرە خەڵک شیعری لەبەر ناکرێ من چیرۆکانیشمیان لەبەر. ینی ئەو چیرۆکی سنووقە بۆراقەکەی دایکم مناڵ بینەوە چیرۆ کوشتی بۆ ژێڕاینەوە تر ئەم بابەتەی بۆ ژێڕاینەوە شێوەیەکیانگە کاکشێرکۆ و کەمال سابیر و عوسمان شێوار و ئەمانە دانیش بووین مامۆستا عومەر عەبدوڕەحیم مش ئەمەم بۆ ژێڕایەوە وتی تۆ ئەمە لە چۆ ئەزانی وتم وەڵام من ئەمە دایکم بۆ ژێڕاومەتەوە. ئەمە لەو ساڵانەوە یعنی من لە کیا کردومە بە چیرۆک لە 2004 یعنی لێم نەبووتەوە یعنی ئەوە عمومێکی چیرۆکی مەتۆلۆژیایە دەوری پشیلەی تایە یعنی پەیوەندی پشیلە و ئینسان چییە یەگەی ئەو سنووقە بۆراقە مەسا چه دەورێکی هەیە وایە ئەمە لەبەرەوە هەر چیرۆکێک کە لای منەوە لەدایک بوو بێ لە هەناسەمەوە لە گەرومەوە لە قەڵەمەوە لە هەسمەوە بووە جا بڵم نەوتم خۆشەوێ چیرۆکی نەوتەوە یعنی باوەڕکە کراوە بە فلیمی سینەمایی یا یادیە لە بابانی وشکە هەر کراوە بە فلیمی سینەمایی ژیرەمەوەیەکی گەشت کراوە بە فلیم دێگەی یعنی ئەو شتانەی من هەموو واقعین ڕیالیزمین زیاتر ینی لە ناو ژینگەی خۆمان و ژینگەی بیری نەتەوەی و بیر و باوەڕ و شۆڕشەکانە سەری هەڵاوە لەگەڵ هەندێک چیرۆکی کۆمەڵایەتیە. باشە مامۆستا هەوێنی بە بڵێن چیرۆکەکان نووسینی چیرۆکەکان لە چێوە سەریان هەڵاوە هەموو بڵین سنووقی بۆراقەکەی دایکم کە کۆکراوەیە کۆبەرهەمە هەموو بابەتەکان بڵین واقعین یاخود هەندێکیشیان لە بیر و هزری خۆت هەندێکیان بە خەیاڵی خۆت کردوتن بە چیرۆک کارکتەر و کاریزمایەکە بۆ شتێک چیرۆ خۆی لە سێ قۆناغە خۆی بێ یا ئەیبینی یا ئەیبیسی یا خۆ دەوری تیابینی تێگەی من ئەوانە هەرسێکی لەو وینا کۆبەتەوە مثال لە ژیانی پێشمەرگایەتیما من کاتێک چلۆ پێگام نووسیوە یا مەسەلا خۆتبان چی بکەم سەری گولیسەکەی هەر پێشمەرگەم
یا چیرۆکێکی کەیتایە ئەوە یعنی ڕاستە تۆشتە بیسی بەڵام چۆنێکی بە چیرۆکە شتێ نابێ بە چیرۆک باز جیا سەرگروشتە جیایە ئێستا تۆ سێر ڕشتەی مرواریکەی دەها کۆمەڵشتی جوانی تیا بەڵام دەغنین ئێمە ئەگەر بگەڕینەوە بۆ دەستپێکی چیرۆکی کوردیە بێت لە خەوما و لە مەسلەی وجدانەوە دەست پێ بکەین و ئەو چیرۆک نووسانەی کە بە بەردەوام لە ماوەی ژیانیانە وەکو محەرەم محەممەد ئەمین یا ئەمین میرزا کەریم یا محەممەد ساڵح سەعید یا گیان عومەر یا ئێتە سەر کاکە مەم حوسێن عارف و دڵشاد مەریوانی شەهید و ئەوانە لەتیف حامید و ئەحمەد محەممەد ئیسماعیل و ئێمە چیرۆک نووسمان زۆرە و محەممەد مەولود مەم و ئەوانە بەخێندنەوەی ئەوان بە خێنەوەی ئەوان من توانیومە مەسا سوودێکی گەورە ببینم و بەخێنەوەی خۆشم لە دنیای ڕۆشنبیریمە توانیمە ئەو نهێنێ بدۆزمەوە کە گرێکی وکە چکە سەرەتا چیرۆک بوا دەست پێکرا سەرەتا و ناوەڕۆک و کۆتایی یعنی زمانی جێڕەوەش زاڵتر بوو بەڵام ێستا گۆڕانکاریەکان وا لێەکە بگەڕی جاری وایە تۆ لە یەک ڕستا توانی چیرۆکێ بنووسی دێگەی و ئەشتوانی مەسەلە بابەتێک بنێ نەتوانی بیکەی بە چیرۆ باشە مامسا باسێک لە ناونیشانی چیرۆکەکان بکەین هەوێنی ناونیشانەکە بۆتە دروستبوون و نووسینەوەی چیرۆکەکان یاخود واقعی ئەو کاتەوە هەروەها واقعی بە بڵین چیرۆکەکان خۆیان وایان کردووە کە هەریەکان ناونیشانێکی جیاوازیان بۆ بنووسیت من تاوانە چیخۆف قسەیەکی زۆر جوانە ئەڵێ چەند بە چیرۆکێکەوە خەریکە بم دوو ئەوەنە بە دوای ناوەکە ئاگەڕێم دێگەی من حەزم بەکرد مەسەر ناوی دیاری ئەم جاران بووە یا حەزم بەکرد ناوی نەود بووە یا حەزم بەکرد یادی لێ بیابانی وشکا بووە بەڵام برادێکی نووسەر و شاعیرمێ ناویە من بەرزن چییە وتی وەڵی حەزەکەم ناوی بنیستن و قەبراقەی دایکم منیش هەر بەو ناوەوە و سنووقی بەراقی لە کوردستانە لە چلەکان و پەنجاکان لە هەموو ماڵێکە هەبووە و لە ماڵی خۆشمانە هەبووە و من کە سێرم کرد ئەمە داکیشم ینی بۆی باس کرد ڕەنگێکی زۆر جوانیشە بۆ مامۆستاوە هەر کەسێکیش بە بڵین لە ماڵەوە بۆ بزانام جلوبەرگ و ئەو بەڵێ خۆی لێوە دەست پێکە سنووقە داخراوە کۆمەڵی جلی مناڵی تایە بەڵام پشیلەیەکیە هەموو شێوێک ئەم شتا ئەبا ئەمە چۆنە برێ دایکە هاوارەکەیە ڕۆژ جلانە خۆپاک و تەمیز بووای لێ هات و ئەمە مەجبور کوڕەکەی پێزانێت کە کوڕەکەی بێن چێتە لای کابراە ئەم کابراە چۆنەڵی نیەن شارەزای نهێنیەکان و ئەوانەیە پێی بۆیە جێرەەوە ئەڵێ ئێوە لە ماڵەوە پشیلەتان هەیە ئەڵێ بەڵێ ئەڵێ دە هەندێک شتێ پێڵم بەس ئاگال لە خۆبێ بەڵە سێر لەسەر ڕەفەکانی هەندێک کتێبی کۆنوانە دەرێنە و چای پیاخێنەوەمانە لە با چایکی دیژ لەمە بەیەکەوە بخۆین کە بۆی باسەکە هینەکە ئەڵێ ئەم ئەەکەی بەڵام بەدایکە ناڵێ تێگەین دەچوویتە ماڵەوە بەدایکە بڵێ جلەکان بشاتەوە بیخاتەوە ناو سنووقە بەراقەکە و حەقی نەبێ بەڵام تۆ لە داڵانەکەی خۆتانەک و باسیەکەی بەرامبەر ژوورەکە بخەوە ئێتر کە وای لێە بە چاو نەچێتە خەو کە چاو کوێخە و قەبعاتە ئەویش ئەڵێ بەسەر چاو تۆ چی ڕاوێژێکم بیتێ من بەخسە دەکەم ئەوە بوو جێداخە و سنووەکە داخراوەمانە لە نیوەشەوە سێرەکە پشیلەکەیە شەوەکی دران یە قفڵەکە ئەکاتەوە بۆخچەکان دەرێنێ و ئەیا بە کۆڵیا وردەوە داڕوە ئەویش پێی و تۆ شوێنیکەوە بەس با پێ دەزانێ کە شوێنی یەکەوی وردەوردە سیرەکە ماچێتە ناو دوو گوردکەوە تێگەی خوارەوەی دەنگە دەنگ و هەرایە کار مەپرسە ئەمیش سنگە خشکەیە چێت سی دەکات تەمەشاکە شایی پشیلەیە عجایبە ئەمانە ئەمیش خێرا پشیلەکە ئەچێت مناڵەکانی بانگەکە جلەکانی لەبەرەکە خۆشی بە دیارانەوە هەتا تۆزێ کازیەوەیە خێرا ئینەکان پێش ئەم وردە وردەیەتەوە بۆ ماڵەیە چێتەوە جێ خۆی دوایی جلەکان ئەخاتەوە ناو سنووقەکەم باشە هینێکە وەڵا لە پڕ ئەکە ئەمە چێتەوە بە لای کابراڵێ چی بوو ئەڵێ بەم شێوێ بوو ئەڵێ دا باشە ئەم جارە ئەڕۆی تەوانێ کە پشیلەکەت ئەم هەبوو بەدایکە دەڵێ جلەکان دەرێنێ ئەڵێ ئەپشی لایتر بۆ وازمان لێ نایانی تۆ ماڵەکەی ئەمە کاول کردووە دێ بڕۆ بەرۆکمان بەرە وەڵاوتی کە چوومە بەدایکمەوە بە تەماشام کە پشیلەکە هەر دوو دەستی دانا و سەری سەری چاوتورکانیەتی ئەمانە وتی دایکم جلەکانی دەرێنا و سەریکەمی چەور و ئەمانەیە کردی بەوە
پشی لە بۆ ئامان لێکردوانەوتی پشی لە قەڵەمبازێکی یا و زانی لە نێنەکەی گەشتون ڕاکە ئەوە هەم سەرگۆیینە جۆرێکی ئەفسانەی کوردیە زۆرێکی لە مەتۆلۆژیایە جۆرێک پەیوەندی ئسان جا حیوارێکی تایە ئەڵێ ئێمە چی ئەمان بەسێتەوە بە پشیلەوە چ شتێک وانە ئەوە لەوایە جا ئەو ناوە پرسیاری ئەوە بکەمانی چیرۆکەکانی هەندێک چیرۆکیشن لەوانەیە لە هەندێک لە جیلەکانە خەڵک بیستی بێتیشی وەنیەوە کۆکراوە بن ئەمە بێگومان ینی بەشێکیشە بن لە کللتوری کوردی بەڵێ ئەمووی کەلتوری سامن چیرۆکی هیچی تایە تێگەی سەراعێکی بینی کابراایەکە لەگەڵ پارێزگاری شارێک هەموو خەڵک لەبەری هەڵەسێم هەڵناسیە ئەگەرە تۆ لی تۆڕابێ لێ بۆچی لێ بەرم هەڵناسی ئێشاڵە آخر من لە تۆ گەورەترم ئەڵێ چۆن تۆ لە من گەورەتی ئەڵێ تۆ ئێستا چێڵێ پارێزگارم ئەڵێ دوایەوە بی بەچی ئەڵێ وڵا ئەبم بە جێگری وەزی ئەی دوای جێگری ئەمە بووە ئەی جای ئەبم بە نایبی مەسەلا ئەوە ئەی ئێڵە دوای ئەوە لە وڵات تەقاوی دەمەڵێ چوار پێست بلێمەوە بگەی بە من خانەنشینجا لەبەرەوە عنی چیرۆکان هەر بابەتێک یا مەسەلا ئێمە لە وەکو پندێکیش مامەساوەنی کە تۆ باسی ئەەکەی هەست ئەەکەم وەکو پندێکیش بن تەواوی چیرۆکەکان ئەزانی کۆمەڵایەتیە سیاسیە تێگەی هەروە بێتەوانی بابەتی مەسەلا ڕۆژانەیە ئێستا مەسەلا من چیرۆکی تیا دیێڕوونیوێکە چیرۆکی تیا دیێڕوونیوێکە چیرۆکیشی تیا دەلاپەڕێ باشە مامسا بۆ پێی کە ساڵانێکی زۆر و ئەم کتێبە کۆکراوی نزیکەی 50 ساڵ لە نووسینەکانی تۆیە پێم خۆشە بزانم زمانی نووسین لای تۆ چۆنە با بڵێن زمانێکی ئەدەبی پاراوە یاخود زمانێکی با بڵێن ئاسایی قسەکردنی ڕۆژانی خۆمانە بۆی هەموو کەس زۆر چیرۆکی تایە زمانێکی پەخشانی شیعری تایە بە تایبەتی لەو چیرۆکەی ناوی خاڵێکە و چیرۆکی یادیەکی دێرین ئەوانەیانی وازانی پەخشانە خوێنیتەوە چونکە بۆ من کە لە گوڵی هیواشە کە مامەسا محەممەد ساڵا کوردی پێشەکی بۆ نووسیوم تێگەی وە بەشایەتی هەندێک کەس کە زمانی پەخشان لای من زمانێکی تەڕ و ئامێز پتەوە خۆشم دایم کە خۆم وا پەروەردە کردووە بە زمانێ بنووسم کە سەردێکی مردوو نەبێ یاخۆ ڕستەی حەشوو نەبێ کەوا تۆ دەدێڕ بنووسی کە هیچ نایە بەدەستەوە چکە لە هەندێک چیرۆک بروسکەیە بروسکەیە کە کاتێ نقطە دانەی تەوا ئەبێ شتێ لای خەڵک بێنەوە سا پێچێکە چیرۆکێکە دوو کەس لە نادیەکە دانیشتون بەڵام یەکیان خەیاڵیەوە چۆن چێ خوشکەکەی پوژێ چۆن بچێت تێگەی لە ئاخیا کێتەوە کەتنەکەکە ئەکتێتەوە پێکەی هەڵێڵێ ئاواییە بێ کابرای خەیاڵ وازانێت پێکەکەی کاڵی یا ئەمانەڵێ دەست خۆش یعنی ئەو نازانێت قەتڵێکی گەشتێکی کردووە لەبەرەوە هەموو بابەتێک هەموو کەسێکمان شتی لەلایە بەڵام چی ئەیکا بە ئەدەب ئەو هوەر و تەکنیکە و زمانە جوانەی کە بتوانێت پتە بێ توانێت حەشویتیانێ بێ ڕۆحێکی باش ببەخشێ مامۆستا زۆر وشە هەیە کە لە ساڵانی ڕابردووە بەکار هاتووە بۆ کاتی قسەکردنی ئێمەش بەڵام نەوە لە دوایەوە جیل لە دوای جیل هەستەکەم ئەو وشانە نەماون یاخۆت خەریکە بەرەو فەوتانەڕۆشن ئەرکی ئێوەیە وەکو نووسەرانی بە بڵێن بە ئەزمون لە نێو ئەدەبیاتی کوردی ئەم وشانە نوێ بکەنەوە لە چیرۆکراخ لە نووسینە ئەدەبەکانی خۆتان بۆی ئێمەش پێی ئاشنابینەوەی تر پێی ئاشنابێ ئەوە خۆت زمانی کوردی تامان وەلو ئێمە زمانێکی گرتومان نییە بەڵام هەندێک فەرەنگ و مەساوکان بارێ بۆرین و فەرەنگی ژین و فەرەنگی شەمحەمەی خاڵ و فەرەنگیگی و مکرانی و ئەمانە ئەو شتانە زۆربەی کۆکراونەتەوە بەڵام هێشتا دەستمان پێ نەگەیشتووە ڕەنگە کەسێک لە لادیا ژیابێ بتوانێت زمانێکی پاراوتری هەبێ و شارەزابێت تۆ هەر ئەوە لێکیز نەچۆ بەکاری بێنی تۆ کۆمەڵی ئیشی دەست و مەسەلا بە هەندێک گۆڕانکاری لە شتی کشت و کاڵیە لەوانە کۆتایی هاتووە بەکار نایە ئەمڕۆ بەڵام بۆ چیرۆک یا بۆ شیعر یا بۆ بابەتێکی ئەدەبی ڕۆمان و ئەمانە تۆ تێ ڕۆمانێ بنووسی خۆر قسەکردن نییە ئەبێ خەیاڵامێزیکەی ئەبێ بتوانانی ئەو شتانەی پەیوەندی پێوە هەیە یعنی سا من ناتوانم لە خۆمە وشەیە بێنم بە زۆر لەو چیرۆشێکمان جیایکەمەوە ئەگەر چیرۆکە پێویستی بە وشەیە بوو چەند وشەیەکەیە لە کوردیا مثل چۆن لە ئینگلیزیا سپرین چەندەها مانای هەیە لە کوردیشە چەندەها وشە هەیە دەها مانای هەیە تێگەی یەکێ لەو شانە جێگیرکەی لەو چیرۆکە
ڕەنگەیە مەسەلا پتەوتر بێ من لە چیرۆکی هینایە وشەی خەجڵاوم بەکارێناوە خەجڵاو خۆی لە منتیقەی عەدبەت و سەی ساخوانە وەختی خۆی عەرەبوو ئەوانەی تیا بووە تێگەی هی ئیشی کاری مانگا و گامێشوانیان بووە پیان وتووە مەسەلا خەجڵاو خەجڵم کردووە لای ئێمە بە عیبە ئەژمێرە یاخود پەشیمانی یا شتێمانە بەڵام لە ئەسڵا خۆی شتەکە کوردیە یعنی کە یعنی پەشۆکاو خەجڵاو یعنی پەشوەکەمەوە من لە محکەمەیەکە لە پێنجون بینیم ژنەکان بانک وتیان مێردەکە و چۆن کوژرا وتی من زۆر خەجڵاو بوو یعنی زۆر پەشۆکاو تۆ ئەتوانی گەڕان ینی زانیاری لای نووسەر یعنی دەوڵەمەند بوونی نووسەر بە زانیاری زمانەوەی یعنی من جاری وا شتێکم لێ ئین بۆ لە دکتۆر هۆگر بێ لە کاحەمە کەریم بێ لە ڕۆف حەسەن بێخوافیا دڵشامەریوانی بێ چکە ئێمە بەڕاستی من لە گەنجەتیمانە دڵشاد وەکو مامەسایەک ماکو ڕێنمایی کەرێکمانی چی بۆ من چی بۆ هەمزە چی بۆ ئەکرم شتێکمان زیای بنووسیاوی لای بەلای بە دەی ئەمە لا بەمە زیایە ئەمە وادانی ئەوە وا بکە ڕێنوێکی باشی لەبەرەوە ئێمە چووکە ئەوەش بە بڵین تا هەفتاکانی پێش بەیانی ئازار سەقافەتمان زۆر کەم بووە لێگە ئەو کتێبانەشی کە دەرچوون شتێکی ئەو تۆ نەبوون بۆ پەروەردەیی دەست بە تایبەتی بۆ سەقافەتی هوەری چیرۆکنووسیرەوانە بەڵام لە دوای هەفتاوە کە تێکەڵی ئەدەبی عراقی و عەرەبی و قۆناغی ڕوانگە و ئەمانە هاتە پێشەوە ئێمە سوودێکی زۆرمان لێبینی دەمە تەقی مەسابەینی کاکفوادوی مەجی میسری و شێرکۆ بێکەس و سێن عارف و ئەوانە دنیاش خەمڵان لەگەڵ هاتی گۆواری ئەقلام و هەنگاوێکی زۆر باشیش بوو بۆ ئەدەبیاتی کوردی مامۆستاگیان بێگومان لە ڕێ کۆڕێک کۆم کتێبەت بڵاو کردەوە واریەک لە مامۆستایان حەماکاری معرف و جەواد حەیدەریش بێگومان کورتێکیان لەسەر کتێبەکە نووسی ئەوان تا چەند کاریگەریان هەبوو وڵا تەمەکە حەمەکەریم کەسێکە خەوانی سەوسی کتێبە کەسێکی دیارە یعنی من کە پشتیشم پێبەستووە لە ڕووی ئەدەبی و سەقافیەکەیەوە چەند برادەریشن خۆشەویستی یەکی نوانە وە کاک جەوادی وەکو ئەدیبێکی ڕۆژهەڵاتی مۆسیرە بە حەسەن قزەڵجی و کۆمەڵی چێگنووسی ڕۆژهەڵاتمانەوە و قەڵەمێکی دیارە من وتم بە ئەو دوانە لە سێمە بک هەمە کەریم زیاتر ڕاستە لە هەوڵا باسی کتێبەکەی کردو بە دەستخۆشێکی کردوانە بەڵام نەقدەکەی کوێ ناو ئەوەی کە باسی دەق و ناوێزانی دەق و کۆمەڵێ بابەت بکە ئەوە بەڵام کاک جەواد لە چی یەکەم چیرۆکەوە ینی حتا شتێکی پێوتم بەلام و سەی بوو وتی چیرۆکی یەکەم و دووهەم منی گریانەوە وتی منی گریان تو بەتابەتی چیرۆکی ئاوازی دوور کە 52 ساڵ لەم و پێشنووسراوە دێگەی ئێستاش وەک ئەمڕۆ وایە وەکو ئەمڕانی من تەمەنم 20 ساڵ بووە کە ئەو چیرۆکەم نووسیوە ئێستا تۆ بیخوێنەرەوانێ ئەو تەناقوز و مەئەسات و ئەشتا ئەبینیت کە خێزانێکی کوردی هەژار کە پیاوەکەیان مێردەکەیان پێشمەرگە بۆ شەهید بووە لە پاڵ ماڵێکی دەوڵەمەنایە و بە مۆسیقا و ئانە شەوراوی لە برسانە مناڵەکەی خەریکە ئەمبێ پەنا بۆ کەسێکی پیرەچیە بە مامۆستاگیان خامە تەرجوان بێت بۆ هیوایم قەڵەمەکەت نەوەستێ چەندین چیرۆکی تر ئەوا لە دوتۆی کتێبێکە پێشکەش بە کتێبخانەی کوردی بکەیت سپاس بۆ بەڕێز فواد محەممەد ئەمین سەراج نووسەر و چیرۆکنووس کە لەم بەشەی پرۆگرام لەگەڵ سواسی ئەوژەکەم و هیوام وایە سەرکەوتوو بن و یاشم وایە ئەوەی توێتم کەمێک کاریگەری هەوێگە زۆری نەوی سپاس بۆ تۆ دووبارە بەخێر هیندیەگەشت